ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگی گەل کە هەواڵەکانی ئەمڕۆ چوارشەمبە 4 ئەیلولی 2024 بە یارمەتی هاوکارانم پێشکەش دەکەم. دوران کاڵکان ئەندامی دەستەی کارگێڕی پەکەکە لە بەرنامەی تەلەڤیزیۆنی میدیا خەبەر بەشداری کرد و سڵاوی لە بەرخودانی مێژووی ڕێبەراپۆل لە ئیمراڵی کرد و جەختی کردەوە هێشتا سیستەمی گۆشەگیری و ئەشکەنجە و جنوسایت بەردەوامە و ئاماژەی بەوەدا بێگومان بەرەنگاریەکی گەورەش لە دژی ئەمە هەیە. لە چوارپاتی کوردستان لە دەرەوەی وڵات لە هەموو گۆشەکانی جیهان ژنان، گەنجان و گەلەکەمان و دۆستەکانمان چالاکی جەماوەری ڕێک دەخەن، هەوڵ دەدان ڕێگەی نوێ بۆ ئەنجامدانی کێشەکان بدۆزنەوە. هەوڵ و تێکۆشانی گەورە هەیە و لە ماوەی 11 مانگی ڕابردوودا گەیشتووەتە ئاستێکی گەورە. سیستەمی جەنۆساید و گۆشەگیری و ئەشکەنجە ئیمراڵی و هەروەها کاران نایاساییەکانی ئیمراڵی و بەرگریەکانی ڕێبەراپۆ بووەتە هۆی بڵاوبوونەوەی بە هەموو جیهاندا. لە هەموو بوارێکدا ژنان، گەنجان، کرێکاران و گەلانی ستەم لێکرا و هەموو چین و توێژە چەساوەکان بۆ ئەوەی بتوانن خۆیان لە سیستەمی مۆدرنیتەی سەرمایەداری چەسانەوەی نەتەوە و دەوڵەت ڕزگار بکەن، پارادایمی ڕێبەراپۆیان گرتووەتە بەر. بەم شێوەیە بزوتنەوەی دموکراسی و ئازادی ورداوردا لە دەرەوەی سیستەمی مۆدرنیتەی سەرمایەداری لەسەر بنەمای ئالتەرناتیڤەکەی گەشە دەکات. تێگەیشتن لە ڕێبەراپۆ کە تاکە کەسە دەتوانێت چارەسەری دموکراسیمان بۆ جێبەجێ بکات. کاڵکان هەروەها ڕایگەیان لە ئاستی نێودەوڵەتیدا هەنگاو بۆ ئازادی جەستەی ڕێبەراپۆ بەردەوامە، بەڵام بە دڵنیاییەوە ئیمراڵی لە ناوەندی ئەم بەرخودانە نەدایە. گەورەترین و مانادارترین بەرخودانی دموکراسی و ئازادی لە مێژوو لە ئیمراڵیدایە. دوران کاڵکان هەروەها سەبارەت با ڕێککەوتنی نێوان عێراق و تورکیا و هاوکاری بۆ ڕێککەوتنەکە و دژایەتی تەفگەری ئازادی بەم جۆرە دەدوێت. اندام کمیته ریوبرا پکک دوران کالکان در حق مطابقت نابرا انقره باغدا و پدکه دجی نرخاندنین گرین کرن. دوران کالکان ایریشال سلیمانی لدیجی روزنامه‌وانان به بیر خست و گوت پیکانین یکم مطابقت ایریشال دجی راگهاندنا آزاد بو. د 15 طبقه د پیمان گریدان 23 طبقه د سید صادق ایریش کرن. به ترسونکی و الچاغی ایریشی راگهاندنا آزاد کرن. برژاندنا خوینا سیویلان دخوازن ترساخوا بشیرن. دوران کالکان چونا سروکوزیر عراق سودانیش بو امریکای به بیر خست و گوت خویای کو امریکای خوستیه و ریوبریا عراق جی مطابقات امضا کریه. لپشت و مطابقات مرور دکاره بیجه کو امریکا هیا بریار امریکایه و ریوبریا عراق جی بریار بجیهانیه. دوران کالکان راگاند کو سرکش کمپلویا نابنتوی امریکا برای مطابقات دستک دده دستلات فاشیست یا AKP MHP آتک چویی. امریکای دید که AKP MHP لهمبری تفگر آزادی تک دچه دستک که بویرنگی دایه. پدکه دا کلکا دولت ترک نهاجی حکومت باغدای عراق دایه کلکاوان. لپشت همو ایریشان دیجی کردان امریکا و ناتو هیا. دیتن که AKP MHP به اتفاق بارزانیان جنکاری پککه تک ببن نهاجی عراق تبری کرنه. دوران کالکان پیلان و پروژین هزن سردست این جیهانی ناتو و امریکای جی بویرنگی شروع کرد. امریکا و ناتو دخوازن دست ل ترکیه وردن عملیات بکن، دست ل عراق، افغانستان، ل سوریه وردان لنه کارین پیشی ل کریزا خو بگرن. دخوازن دست ل ترکیه جی وردن، هلبت ل گوری برجواندین خو لدبیجن هک ام ل ترکیه ریوبریه بگهرنن و پکک و کجی بکاربینه. ل عراق جی وساکرن. هشتن کو صدام 10 سال سر حکم به گوتن هک صدام به خستن و قادج پکک و به و پکک ل عراق بلاو به نهال ترکیه جی ترسان وان اوه دهنا خو بدنه قوتا اردوغان و بحجل او قاسنینه. در حق خیانت پدک و بارزانیان جی دوران کالکان اب نرخاندن کرن. دولت ترک سیاست خواه اقر کرنا کردن به دجواری دومینه. دوی سیاست اقر کرنه دجی شرکه دولت ترک پدکه. دولت ترک دستک هری مزن جی پدکه و بارزانیان دبینه. لبهدینان گوند و جی هوارن به دخان عشیران تی شوتاندن والا کرن. همو ایریشن دولت ترک به دستک پدکه تی کرن. اندام کمیته ریوبرا پکک دوران کالکان هلوستا لدیجی خیانت جی شروع کرد. از بانگ لگل ما و همو ولاد پاریزان دکم لازم هلوستا ما زلال به ریوبرا پودگوت هفکار و خیانت کران دوی ام بتفاق و بخنقینن براستی جی وسایه لازم لهر دره لکولانان ام تفی روی وان بکن دوی هفکاری و خیانت لکردستان نجی قاده که جیان جوان را نمینه.
لە 20 تەموزی 2023ەوە لە کەمپی پەنابەرانی شەید ڕۆستەم جودیلا مەخمور لا پێناو ئازادی جەستەی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان چالاکیەشگەری دەستی پێکردو و 411 ڕۆژە بەردەوامە. ئەم شەو گروپی هەشتاویەکەمین دەستیان بە چالاکیەکە کردووە. مەراسمی گۆڕینی ئێشگری لا گروپی هەشتا یەمینەوە بۆ گروپی هەشتاویەکەمین لە بارەگای خانەوادەی شەهیدانی مەخمور با خولەکێک ڕێزگرتن لە گیانی پاکی شەهیدانی تەفگەری ئازادی دەستی پێکرد. لە سەرناوی گروپی هەشتایەمین سەرحەد پیرسوڵ جەختی کردەوە ماوەی نزیکەی 4 ساڵە هیچ زانیاریەک لە بارەی ڕێبەر ئۆجەلانەوە بەردەست نییە و ڕێگە بە خانەوادە و پارێزەرانی نادرێت چاوپێکەوتنی لەگەڵدا ئەنجام بدەن. ئێمە ئەم گۆشەگیریە قبول ناکەین و تا ئازادی جەستەی ڕێبەر ئۆجەلان بەردەوام دەبین. هەروەها چالاکی ئێشگری ئازادی درێژخایەنترین چالاکی کوردانە لە ئەوروپا. لە ساڵی 2012ەوە لە شاری ستراسبۆرگی فەڕەنسا لە گۆڕەپانێکی نزیک لە یەکێتی ئەوروپاوە بەردەوامە. چالاکیەکە لە هەفتەی 637میندا بە سەرپەرشتی گروپێک لە شاری فۆرستهایمی ئەڵمانیاوە بەردەوامە. هەریەکە لە نەوزاد یەڵماز و جعفەر سەلجوق و عەبدوڵڵا شەرناخی لە گروپا نوێکەدان. وتەبێژی گروپەکە نەوزاد یەڵماز ڕایگەاند بۆ ماوەی هەفتەیەک لا پێناو ئازادی ڕێبەری گەلی کورد لە چالاکیەکەدا دەبن و وتی ئامانجی سەرەکی چالاکیەکە ئازادی جەستەی ڕێبەراپۆیەکە با شێوەیەکی ناسایی و ناحەق لە زینداندایە. لە کەسیەتی ڕێبەراپۆدا ویستیان ئیرادەی گەلێک ملکەچ بکەن تا ئازادی ڕێبەراپۆ و ئازادی گەلی کورد خەبات و چالاکیمان بەردەوامی دەبێت. بۆ ڕۆژنامەنووسانی شەیدکراو کوردستان تارا و هێرۆ بەهادین کە لە 23 ئاب لە ئەنجامی هێرشی فڕۆکەی بێفڕۆکەوانی دەوڵەتی تورک لە سلێمانی شەهید بوون لە بەردەم کۆنسوڵخانەی عێراق لە بروکسل چالاکی ئەنجام دەدرێت. چالاکیەکە لە سەربانگەوازی یەکێتی ڕۆژنامەنووسانی ژنی کوردستان ڕۆژن لە 5 ئەیلولی مانگی لە ڕۆژی 5 ئەیلول پێنجشەمبە ببورن لە بەردەم کۆنسوڵخانەی عێراق ئەنجام دەدرێت. ڕۆژن بانگەوازی کردووە بۆ بەشداربوون لە چالاکیەکە و دەڵێت بۆ شەرمەزارکردنی تێرۆری دەوڵەت و پاراستنی مافی ڕۆژنامەنووسان دەنگی خۆمان هەڵدەبڕین. وەک ڕۆژنامەنووسانی کورد بۆ شەرمەزارکردنی کۆمەڵکوژیەکەی سەی سادق بۆ یادکردنەوەی هەواڵە شەهیدەکانمان لە بەردەم کۆنسوڵخانەی عێراق لە بروکسل کۆ دەبینەوە. ئێوە و هاوڕێیانمان و هەموو دۆستەکانمان بانکێش دەکەین بۆ ئەم چالاکیە ناڕزایەتیە. دایکانی گەریلاکانی یەژاستار و گەریلاکانی هەپەگا لە قامیشلو سڵاویان لە بەرخۆدانی ڕۆڵەکانیان کرد و بەم شێوەیە دەربارەی ڕۆڵە گەریلاکانیان دەدوێن. زاروکێمە نهال گێریلانە ناو هێزا پاراستنا گەل یەژاستار ئیرۆ زاروکێمە نا بەرخۆدانی دەنا هێمبەری دی دەولەتا شەر دکرد. یعنی ئەم بێژن دەولەتا ترکی عوسمەلی و حکوومەتە مەرکەزی و قەدەپە لە هێمبەری زاروکێمە سەکنین شەڕێ وا دکرد. ئەم ئیرۆ بان زاروکێ خۆ دکرد. ئەم بێژن دەربێ هەری گران الواخنده هيلن جوزوادر كبير شقا كيف عمتي جو إيرو أم تلفزيونات حسينين أم مديايد حسينين بيجين يجا ستار أفجالاكي كريا يجا ستار كتي حركات دا يجا ستار همبري هركسي شردكيل أم بيجين يعني القادة هري بيشي شردكي وبرخدانية دكي أم دايكي واجنانا أم دايكي غيريلانا أم دايكي يجا ستارن شقا كيف عمتي يعني عظمتها واناكي كيجا قوة خدقهيني قوة واجنا قوة واج وانا هيزا بارستنا في سك وحرامي خد فروشن دولتا تركي خد فروشن دولتا عراقي الهمبري زاروكي ما شردكن قالوا باكرة أردوغان وكرة باشوري كردستان دا قالوا هني تشلو درخن أو قواتي جو باكري أردوغان كرة باشور دا ويصبح خبابين جن بوطالين يزارو كيما إيجيريلا ويبيجن ورن أردوغان جباشوري كردستان درخ أم زارو كي خسلا
کامران عوسمان ئەندامی ڕێکخراوی CPT ئەمریکی ڕاگەیان باهۆی تۆپبارانی سوپای داگیرکەری تورک لا گوندی مێرگە حەوش لا کوێستانی سنین لە شارۆچکەی سیدەکانی سەربادەڤەری برادۆس هاوڵاتیەکی مەدەنی شەهید بووە. کامران عوسمان ئەوەشی ڕاگەیان ئەو هاوڵاتیە مەدەنیە کە شەهید بووە ناوی بەدیع کەماڵ محەممەدە و لە دایکبووی ساڵی 1995 جێ ئاماژەیە لە سەرەتای ئەم ساڵەوە 12 هاوڵاتی مەدەنی بوونەتە قوربانی هێرش و داگیرکاریەکانی سوپای تورک و بە شێوەیەک 10 هاوڵاتی مەدەنی شەهید بوون و 2 هاوڵاتی تری مەدەنیش بریندار بوون. 5 لە قوربانیەکانی ئەمساڵ لە سنووری شارۆچکەی سیدەکانن. ساڵانە لە باشووری کوردستان باهۆی کێشەی سیاسی تێرۆرکردنی ئازادی خوازان بێکاری و قەیرانی دروستکراوەکانی دەسەڵاتدارانی هەرێم هەزاران کەس کۆچ دەکەن و نیشتمان بەجێ دەهێڵن بە ناچاریشن ڕێگەیەکی سەختی پەڕینەوە بگرنەبەر بۆیە بەشێک لەوانە دەبنە قوربانی ڕێگەکە و بەشێکیشیان کە دەگەنە وڵاتانی ئەوروپا دەبنە قوربانی سیستەمی سەرمایه‌داری ئەوروپا. لەو بارەیەشەوە چالاکوانان و ڕۆژنامەنووسانی گەرمیان دەڵێن باهۆی تێرۆرکردنی دەنگی ئازاد و ڕۆژنامەنووسان پانتای ئازادی کەم بۆتەوە دەسەڵات ڕێگە خۆشکەری دەکات بۆ گەنجانی ناڕازی بەلێشا و کۆچ بکەن. گەنجان بەبەر چاوێنەوەی کاو ڕێگای ئەوانی بڕن ئەگەر و نەگەرە بەڵام لە بێزاریان لە دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان کە هەردوو حزبی حکومڕان پەیڕەویەکەن ئەو سیاسەتە بووەتە هۆیەوەی کە گەنجان ژیانێک هەڵبژێرن کە ژیانەکەش ئەگەر مردنی تایبێت تەنها لە پێناوی پێ بگەن بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان جەوێڵن. دیارە پرسی کۆچکردنی گەنجان ئەتوانین بڵێن پرسێکە کە لە حاڵەت تێپەڕیوە بەداخەوە بۆتە دیاردا و لە هەمان کاتە ئەم پرسێکی با بڵێن درێژکراوەیە چونکە گەر بگەڕێنەوە بۆ ساڵانی ڕابردووش ئەم پرسە بە هەمان شێوە با بڵێن کۆچکردنی گەنجان لە لێشاو بۆ بەڵام بەداخەوە ئەمە ئەگەڕێتەوە بۆ بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستان و دەسەڵاتی کوردی کە نەیانتوانیوە معالجەی پرسی کۆچی گەنجان بکەن. نووسینگەی کۆمیساریای باڵای نەتەوەی گرتوەکان بۆ مافەکانی مرۆڤ لە بەیاننامەیەکدا ئاماری لە سێدارەدان لە ئێران بڵاو دەکاتەوە. لە بەیاننامەکەی نووسینگەی کۆمیسیارەکەدا هاتووە ژمارەی لە سێدارەدانەکان لە ئێران لە مانگی ئابدا دوهێندە زیادی کردووە لە 45 حاڵەتەوە بووە بە 93 حاڵەت. ئاماژە بەوەش کراوە لە سەرەتای ئەم ساڵەوە ژمارەی لە سێدارەدانەکان لە ئێران 400 کەسی تێپەڕاندووە و لەو ژمارەیەش بە لایەنی کەمەوە 15 کەسیان ژنن. دانیشتوانی هەرێمی حەسەکە ڕیشسپی و سەرۆک عشیرەتەکان ئەندامانی ڕێکخراوە مەدەنیەکان و پارتە سیاسیەکان با مەراسمێکی جەماوەری شکۆدار تەرمی شەروانی هێزەکانی سووریای دیموکراتیک قەسەدا لە گۆڕستانی شەهید دژوار بە خاکسپێردرا. لە مەراسمەکەدا مستەفا عوسمان ئەندامی ئەنجومەنی خانوادەی شەهیدانی حەسەکە وتی سەرساغی لاگەلی کورد و خانوادەی شەهید عەلا دەکەین. ئێمە هێز لە شەهیدانمان وەردەگرین و هەتا دوایی لەسەر ڕێگایان بەردەوام دەبین. هەروەها دەمهات دیار یەکێک لە فەرماندەکانی ئەنجومەنی سەربازی حەسەکە لا کەسایەتی شەهید عەلا خەلەفدا سەرجەم شەهیدانی ڕێگای ئازادی بەبیرهێنایەوە. لە کۆتایی مەراسمەکەدا ناسنامەی شەهید خوێندرایەوە و ڕادەستی بنەماڵەکەی کرا. فەرماندەیەی گشتی هێزەکانی ئاسایشی ناوخۆی هەرێمی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لەبارەی پوردمانی فڕۆکەی بێفڕۆکەوانی دەوڵەتی داگیرکەری تورک بۆ سەر ئۆتۆمۆبیلێکی هێزەکانی ئاسایشی ناوخۆ لە قامیشلو ڕاگەاندراوێکی بڵاو کردەوە و لە ڕاگەاندراوەکەدا هاتووە دەوڵەتی داگیرکەری تورک با فڕۆکەی بێفڕۆکەوان هێرشی کردە سەر ئۆتۆمۆبیلێکی هێزەکانمان لە گەڕەکی ئۆمفورسان لە قامیشلو. شوێنی هێرشەکەش زیندانی تاوانباران و بازرگانانی مادەی هۆشبەر بووە. هەروەها ئەوەیان ڕاگەاندووە لە ئەنجامی هێرشەکەدا ئەندامێکی بەڕێوەبەری هێزەکانی ئاسایشی ناوخۆی شاری قامیشلو شەهید بووە. هەواڵەکانمان پێشکەشکردن. هەر شاد بن.
gibi 2019 yılından beri önderlikle görüşmeler olmuyor. Ama bizim bir bütün böyle İmralı sistemini işkence ve soykırım Endama biryargeha navendiya yajastarê şerda mazlûmgavar di bernameya taybet de rojeva me ya îro ji televizyona medya haberî re nirxand. İmralı soykırım sistemi daha derinlikli anlamamız lazım. Daha derinlikli kavramamız gerektiğini belirtti. Pergala qirkirin û işkenceya li İmraliyê pêngava navnetewayî ya azadiya fîzîkî ya rêberapo êrişên dagirkeriyên dewleta Tirk li dijî tevgera